من ناوم دیاکۆ حەمەتایرە دەرچووی بەشی تەکنۆلۆژیای زانیاریم IT لە زانکۆی ئەمریکی و ئێستش بەڕێوەبەری لقی سلێمانی کۆمپانیای فاسپەیم زانکۆی ئەمریکی و تەجروبەیە کە هەمیشە شانازی پێواکەم و پێم وایە کلیلی کرانەوەی بنە بەڕووی دنیای کار و گۆڕانی بیرکردنەوە و دنیا بینیم سەردەمی زانکۆشانی کاریگەری لەسەر کوی ژیانم هەبووە هەم لە بیرکردنەوە پرسنەڵی ینی کەسایەتیم چۆن بیرەکەمەوە لە ژیانی کەسی خۆم چۆن قەرارێم لە دنیای ئیش چۆن قەرارێم چۆن بیرەکەمەوە چۆن ئیشەکەم و توانای بەرەو پێشچوون و پێگەشتنم تا چەند خێراتر بووە ئەمە فێر بووین بەبێ ئەوەی ئاگامان لێ بەبێ ئەوەی بە دیاریکراوی دەرسێکە بوو بەبێ ئەمە فلانسکیل فێرتەکاوە بڕۆ و دەرسە بخوێنەوە و کاتێک هەست پێەکەی کە لە وێزگیەکە ئیشت پێبێ ناتوانانی بڵێ من ئەوە فێر بووم بەڵام کاتێککە ئیشەکەی بەدەیان و سەدان سکیل هەیەکە کە خەڵکی تێرە چێ کۆرسی بووە کاتەوە بە ئۆنلاین و لە پەیمانگای فلان و ئەوە کۆرسە بینێ سێ چوار مانگە خوێنێ بۆی سکیلێک و بۆ بابەتێک فێر بێ ئێمە لە زانکۆ بە تەدریجی لەگەڵ خوێندنی با بڵین ئیختیساسەکەی خۆمان فێری ئەوانەش بوون لێرە کە زۆر کات هەبووە مۆزەفمان پێویست بووە لە ئەقسامە جیاوازەکانمان لە فاسپەی مقابلاتمان کردووە کاندید هەبوو ئەپلای کردو ئەوانە ئەو سیڤیانەی کاتە بەردەستمان چ من چه هاوکارانم لە بەشەکانی تری فاسپەی لە HR-ئەوانە زۆر کات ئەولەویەت بۆ CV زانکۆی ئەمریکی بووە ینی زۆر سکیل هەبوو کە ئێمە بۆی گەڕاوین لە سیڤەکانی ئەوان دۆزیمانەتەوە لە زانکۆی ئەمریکی ئەو تێکەڵاوێ کەلتوریە چ بە ئاستەوخۆ لەگەڵ دوارم خوێندکاری غێری کورد و عراقی لێە مامۆستاکان بە هەمان شوێن بە بەڕاستەوە خۆی تو ئەم بەرکەوتنەت هەیە ئەکادیمیان فێرەبی چۆن مامەڵە لەگەڵ دنیا بکەوە دنیا بینی چۆن فراوانتر بێت لە دنیا بینیە کورتێکە لەنا کۆمەڵگەیەکی بچووکە شارێکی بچووکە هەت بێ ئەگەر ئامانجت هەیە ئەگەرەتەوێ پێ بگەی گەرەتەوێ سوود ببینی و داهاتوو بۆ خۆت بنیاد بنی چۆرە زانکۆی ئەمریکی ئەو ئەزمونە یا بە من کە لێی پەشیمان نەبمەوە بۆ هەمیشە شانازی پێوە بکەم.